ئەم هونەرمەندە وەک هەمان نەزانی چێکە لە هونەرمەندە دیارەکانی باشووری کوردستان و لە کات و سەردەمی خۆیان دەنگانێکی باشی هەبوو گۆرانەکانی و هەوادارێکی زۆری لە خۆی کۆکردبەوە. هونەرمەند لە ساڵی 1970 لە شاری هەولێر لەدایک بووە. ئەم دەستپێکی کاری هونەری ئەگەڕێتەوە بۆ ساڵی 1992 کە خولای هونەری و دەستکردن بە کاری هونەری بۆتە پیشەی و حەزکردنی بە کاری هونەری دەستی پێ کردووە. لە ساڵ 1990 گۆرانی هەولێری بڵاو کردەوە کە لەو کات و بۆ ئەو سەردەمە دەنگانەوەکی باشی هەبوو، ئاوازێکی خۆش و بەدەنگێکی خۆش چڕی بووی، وای کرد کە ناو ناوبانگێکی باشی بۆ دروست بکە. لە ساڵی 2001 کوردستان بەجێ هەڵێ و ڕۆکاتە هەندەران و لا وڵاتی بەریتانیا نیشتەجێ بێت و لێش لە کاری هونەری دانابڕێت و بەردەوامە بێت لە کارە هونەرەکانی و بۆ خۆی خێزاندارە و خاوەنی سێکچە. لە ساڵی 2023 ئەلبومی کۆچی بڵاو کردەوە کە لەو ئەلبومێشا سەرکەوتنیی پڕیاتگاری تۆمار کرد بۆ خۆی و بۆ دەنگی و بۆ هەوادارەکانی و هەواداری زیاتری لە خۆی کۆکردەوە. لە ماوەی کاری هونەریشیدا 2 ئەلبومی تۆمار کردووە. لە دوای ئەو دابڕانە زۆرەی لە کوردستان ئەم ساڵ گەڕاوەتەوە کوردستان و ئێواری دوێنێ 15 بە کارە ساتێک کۆچی دوای کردووەم هونەرمەندە بەداخەوە کە بۆ یەکجاری ماڵ ئاوەی لە هونەر و هەواداران و خانەوادەکەی کردووە بناوی دەستگای میدیای کورساتەوە سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵەکەیانەکەین و بەڵام ئەوەی کە ماوەتەوە ئەوەیە کارە هونەرەکانی ئەم هونەرمەندانە ئەبنە سەرچاو ئەبنە بەشێک لە هێشتنەوەی نەمری ئەم هونەرمەندانە کە وەک ئەرچی پرۆگرامەکەش هەمیشە قسە واسمان لەسەر ئەم هونەرمەندانە هەبوو. Shame.